عیسا سەدیق سعید ناسراو بە دکتۆرە ئیسا بەرواری لە ساڵی 1970 لە ئامێدی لەدایک بووە. ئێستا لە دهۆک نیشتەجێیە. پیشەی پەرستاری شارەزای و کارگێڕی ماڵبەندی دهۆکی کۆمەڵی دادگەریە. لە ساڵی 1997ەوە پەیوەندی بەکاری ئیسلامیەوە کردووە. هەڵگری بڕوانامەی 1. ئامادەی پەرستاری دهۆک لە ساڵی 1996. 2. دبلۆم لە پەیمانگای زانستە ئیسلامیەکانی دهۆک لە ساڵی 2012. 3. بەکالۆریۆس لە کۆلێژی ئاداب بەشی زانستە مرۆڤایەتیەکان لە ساڵی 2012. 4. دبلۆمی بۆردی نەروێجی بۆ گەشەپێدانی مرۆیی لە ساڵی 2018. ئەو پۆست و بەرپرسیارەتیە حزبیانەی پێشتر هەیبوون. 1. بەرپرسی لقی دهۆکی ڕێکخراوی قوتابیانی کوردستان لە ساڵی 2010 تا 2014. 2. بەرپرسی لقی دهۆکی ڕێکخراوی تەندروستکارانی کوردستان لە ساڵی 2014 تا 2022. 3. نوێنەری مەکتەبی ڕایەنان و گەشەپێدانی کادیران لە دهۆک لە ساڵی 2021 تا 2024. 4. سەرپەرشتیاری ئەنجومەنی دهۆکی کۆمەڵی دادگەری لە ساڵی 2023ەوە تا ئێستاش بەردەوامە. ئەو خول و ڕاهێنانانەی کە بەشداری تیاندا کردووە. 1. بەشداریکردن لە خولی هەنگاو لە ساڵی 2016 تا 2017. 2. بەشداریکردنی لە کۆنگرەی یەکەمی نێودوڵاتی ناوەندی ڕوادی جیهانی بۆ پێگەیاندنی سەرکردە لە شاری ئەستەمبوڵ لە وڵاتی تورکیا ساڵی 2022. 3. بەشداریکردنی لە خولی ڕۆشنبیری هەڵبژاردن لە دهۆک لە ساڵی 2018. 4. بەشداریکردن لە خولی ئەلفورقان لە ساڵی 2023. 5. بەشداریکردن لە وەرکشۆپی بەرەو پێشبردننی کاری ڕێکخراوەیی لە ساڵی 2023. شارەزایی و لێهاتووی هەیە لە 1. زمانی عەرەبی. 2. پەرستاری و ڕۆشنبیری تەندروستی. 3. شارەزای لە ڕاگەاندن وەکو بێژەری پەیامنێری پێشکەشکاری ڕادیۆ و تەلەڤیزیۆن. 4. شارەزای لە یاریە وەرزشەکانی وەکو کاراتی، تایکواندۆ، کیکبۆکسین، موای تای. 5. شارەزای لە پەیوەندیە سیاسی و کۆمەڵاتیەکان. چالاکی ڕۆشنبیری و کەلتوری. نووسین و بەشداری کۆنگرە و کۆنفرانسی زانستی کۆڕ و وانەوتنەوە. 1. بەشداریکردن لە کەرنەڤاڵی بە پارێزگابوونی دهۆک لە ساڵی 2018 2023 2024. 2. بەشداریکردن لە کۆنفرانسی تایبەت بە خۆپاراستن لە پەتای کۆڕۆنا لە دیوانی پارێزگای دهۆک لە ساڵی 2021. 3. بەشداریکردن لە کۆنگرەی ڕێکخراوی تەندروستکارانی کوردستان لە ساڵی 2022. 4. بەشداریکردنی پرۆژەی قورئان بەهاری دڵانە لە بازنەی سیمێڵ لە ساڵی 2023. 5. بەشداریکردن لە پرۆژەی کۆکردنەوەی هاوکاری بۆ خەڵکی زیان لێکەوتوان بە کارەساتە سروشتیەکان لە زاخۆ لە ساڵی 2014. 6. بەشداریکردن لە وەرکشۆپی زانستی بازرگانی لە شاری پەکین لە وڵاتی چین لە ساڵی 2024. پەیامی پاڵێوراو بۆ دەنگدەران. پاشەڕۆژی خۆمان لە دەستی خۆماندایە. داهاتووی خۆتان ئاوەدان بکەن. داواکارم لە خەڵکی پارێزگای دهۆک هۆشیار بن و دەنگی خۆیان بدەنە لیستی کۆمەڵی دادگەری، لیستی شارەزایان و زانایان و دینداران.